باری قورسی ژیان وای لێکردوون لە نێوان سنوورەکانی دوو بەشی نیشتیمانەکەیان شان بدەنە بەر کۆڵوبارێکی قورس. قورسی بارەکە، سەختی ڕێگەکە، سەرما و هەرسی بەفر و هەڵدێر لەلایەک و تەقەی هێزە چەکدارەکانی ئێرانیش لەلایەکی تر بەسە بۆ ئەوەی گیانیان لەسەر ناندا بنێن. کوشتنی کۆڵبەران مێژوەکەی هێندەی تەمەنی ئەو پیشەیەیە و ساڵانە دەیان کەس دەکوژێن، بریندار و تەنانەت کەم ئەندامیش دەبن. بە گوێرەی نوێترین ئاماری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە مانگی 12ی 2020دا لانی کەم 2 کۆڵبەر کوژراون و 11 کۆڵبەر و کاسبکاریش بە تەقەی هێزە سەربازیەکانی ئێران بریندار بوون. بەم پێیە وەک ئەو ڕێکخراوە ئاماژەی پێداوە لە ماوەی ساڵی 2020دا 70 کۆڵبەر و کاسبکار کوژراون و 176 کۆڵبەر و کاسبکاریش بریندار بوون. دیوێکی تری پێشلکاریەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانە. ئەمەش سەرباری ناڕەزایەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی داکۆکیکار لە مافەکانی مرۆڤ وەک لە راپۆرتەکەی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستاندا هاتووە لە مانگی 12ی ئەم ساڵدا 7 هاوڵاتی کورد لە سێدارە دراون. بەوەش ژماری ئەو کەسانی لە 2020دا سزاکەیان بەسەردا سەپێنراوە گەیشتووەتە 44 کەس. سەبارەت بە ژمارەی ئەو چالاکوانانەشی لە کۆتا مانگی ساڵی 2020دا لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەست بەسەر کراون وەک لە راپۆرتەکەدا هاتووە 18 چالاکوان و بەوەش کۆی دەستگیرکراوان لەو ساڵەدا گەیشتۆتە 258 کەس. بەشێکی تری راپۆرتەکە پەیوەندی بە ئاماری خۆکوشتنەوە هەیە و لەو بارەیەوە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاندووە بە کوشتنی 12 ژن و 4 پیا و لە مانگی 12دا کۆی ئەو کەسانەی لە 12 مانگی 2020دا کۆتاییان بە ژیانیان هێناوە گەیشتووەتە 46 ژن و 38 پیا. ئاماری قوربانیانی تەقینەوەی مین کۆتا بەشی راپۆرتەکەی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانە و لەو بارەیەوە هاتووە لە ساڵی 2020دا 8 هاوڵاتی بەهۆی مینەوە کوژراون و 12 کەسیش بریندار بوون. هەر لە کۆتا مانگی ساڵی 2020دا ئەنجومەنی باڵای مافەکانی مرۆڤی سەربەنەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا 2 بڕیارنامەیان لە دژی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران دەرکرد و ئاماژەیان بەسەر کوتی بەرهەڵستکاران، گرتن و ئەشکەنجەدان و بەردەوامی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان وەک نمونەی زەقی پێشێلکاری کردبوو.